ئەزانم لەگەڵ ئاڵۆزبوونی قەیرانی ئابووری لە جیهاندا و بە تایبەتیش لە ناو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا بزوتنەوەیەک پێک هاتووە. ئەم بزوتنەوەی ناوی لە خۆی ناوە بزوتنەوەی کۆنتڕۆڵکردن. لە ئێستادا کەوتۆتە وانەی سیاسی گوتنەوە بۆ تێگەیشتن لە چۆنێتی خۆپیشاندان و دەربڕینی ناڕەزاییەکان. خۆپیشاندانەکان لەگەڵ بزوتنەوەی کۆنتڕۆڵکردندا ئێستا لە دووەم مانگیدایە وەک ئەمەی ناوجەرگەی واشنگتن. ناوبەناو دێنە سەر شەقامەکان تا پەیامەکەی خۆیان بگەێنن، دەشیانەوێت دوڕیانەکان بگرن. ئێستا وانەی تایبەت دەخوێنن سەبارەت بە ناڕەزایی دەربڕینی بێتوند و تیژی. کۆبوونەوەش دەکەن بۆ باسکردنی ئەوەی باشترین ڕێگە بۆ ڕەفتارکردن لەگەڵ پۆلیسدا چۆن دەبێ. یەکتریش فێری گیتارزەنین و وێنە کێشان دەکەن. پۆل ئادلەر خوێندکاری دکتۆرایە لە بواری مێژوودا لە زانکۆی واشنگتن باس لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی پێشووی ئەمریکا دەکات. دەڵێ لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20دا هەمان ئەم هەندانانە هەبوون. پیشەسازی هەبوو، سەرمایەداری مۆدێرن سەریهەڵدا بوو، بەرەنگاربوونەوەیکی مەزن هەبوو، بزوتنەوەی مەزنی سیڤیلی. ئەنتۆنی سلودەر ڕێکخەرێکی یونیەنە و دەڵێت هەموو فێری تۆکمەکردنی قسەکانیانن تا کاریگەری زیاتریان هەبێ. دەڵێ و توێژمان هەیە و پەرە بەوە دەدەین کە پێویستی بە گەشەکردنە، بۆیە دەتوانین گۆڕان لەو شتانەدا بکەین کە پێویستیان بە گۆڕانکاریە. سلودەر دەخوازیە یارمەتی زیاتر لەلایەن حکوومەتەوە ببینێ بۆ ڕەخساندنی دەرفەتی کار. لەسەر شۆستەکان چاپکراوەکان دانراون کتێب و هەواڵنامەی بزوتنەوەی کۆنتڕۆڵکردن بە خۆڕایی دەبەخشنەوە تا بخوێنرێنەوە. جۆن گرەیسکۆڕ یەکێکە لەوانەی ئارەزووی فێربوونی زیاتر دەکات. دەڵێ پێویستە کتێبەکان فەرهەنگەکان بە خۆڕایی بن و پێویستە دەست هەموو ئەوانە بکەوێت کە دەیخوازن. هەروەها بەرنامەش هەیە بۆ فێربوونی زیاتر لەسەر سەرهەڵدانەکانی باکووری ئافریقا. سەرهەڵدانی تونس لە هەمیان زیاتر ئاشتیانە بوو. عەبدولناسر شەماخ شوفێرێکی تونسیە و دەڵێت سەری سوڕماوە لەم بزوتنەوەی کۆنتڕۆڵکردنە ئەمریکاییە. دەڵێشتە باشەکە لەوەدایە کە لاوان دەستیان پێکردووە وەک ئەوەی تونس وە پێویستە هەموو پشتیوانی بکەن، نابێت گەلی ئەمریکا دەستبەرداریان بێ و پێویستە پشتیوانی بکرێن. بزوتنەوەی کۆنتڕۆڵکردن شانازی بە خۆیەوە دەکات ڕێبەریان نییە و گەشەکردنیشی لەناو دۆستان و چالاکوانان و بێکارانی مەیدان و باخچەکانی شارە سەرەکیەکانی ئەمریکادایە. ئامانجەکانی خۆپیشاندانەکان جۆرا و جۆرن و لە چواردەوری کۆتایی هێنان بەکردە سەربازیەکانی ئەمریکا لە دەرەوە و بەرزکردنەوەی باج لەسەر دەوڵەمەندەکان و جەختکردنەوەی زیاتر لە حکوومەت بۆ خەرجیە کۆمەڵایەتیەکان و فێربوونی ئەوەی چۆن لە کۆمەڵگادا لەگەڵ پارەبەخشیندا بژی. جازیانم خۆپیشاندەران لە زۆربەی شارە سەرەکیەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا بەو هیوایەن کە بتوانن چالاکیەکانیان بەردەوام بێت تا کاتی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی وە کۆنگرێسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بڕیارە لە مانگی 11 ساڵی 2012دا بکرێت.